یاریگای شۆڕشە لە شاری هەولێر یاری کۆتایی خولێکی تیپە میلیەکانە لە یاریگای بچووک. هاندێرێکی زۆر ئامادەی یاریەکە بوون بۆ ئەوەی تام و چێژ لە یاریەکە وەرگرن. هەرچەندە هاندەران بە زەحمەت شوێنێکیان دەست دەکەوێت بۆ بینینی یاریەکان، بەڵام بە درێژایی یاریەکانی خولەکە شەوان هاندەران بە شێوەیەکی بەرچاو ئامادەی یاریەکان بوونە. بە جۆرێک هیچ شوێنێک نامێنێت لە چواردەوری یاریگا هاندەران لێوە سەیری یاری بکەن. یاریەکە لە نێوان هەردوو تیپی زەریا و لێوانە ڕکابەری بە دەستێنانی نازناوەکە دەکەن. لە کاتی ئاسایی یاریەکە هەردوو تیپ بە 2 گۆڵ یەکسان بوون. بۆ یەکلاکردنەوەی ئەنجامی یاریەکە پەنا برایە بەر لێدانەکانی یەکلاکەرەوە لە خاڵی سزا. تیپی زەریا براوە بوو بووە پاڵەوان. دوای ململانەیەکی زۆر ئەف یاریمان کرد، دوای ماندبوونێکی زۆر ئەلحەمدولیلا توانیمان بگەینە نیایی، لە نیایش بەرامبەر تیپی لێوان یاریمان کرد. دەستیان خۆش بیت دوای ماندبوونێکی زۆر بە لێدانی یەکلاکەرەوە سەرکەوتنمان بەدەستێنا. پیرۆزە لە تیپی زەریا. لە ڕاستیدا خولانە لە بۆ کۆمەڵە فەریقێک دەکرێتەوە کە هەر یەکەو لە ناوەندێک بەشداری دەکاتن. ئەویش تەنها بۆ خۆشیە تەنها هاندەران چێژ لە یاریەکان ببینن. ئێمە لە ڕاستە ماندبوونەی زۆرمان کرد و 6 یانە گەمە لە سەرێک بردمانەوە گەیشتنە یاری کۆتایی و ئێستا هەستێک زۆر خۆشە گرنگەوەی بگە یاری کۆتایی و چێژ بە هاندەران بدەی و هاندەران تام لە یاریەکان بکەن. و تیپەکانی ئەم خولا بۆ بەهێزکردنی پێکاتەکانیان و کۆکردنەوەی هاندەر لە خۆیان پشتیان بە بەشێک لە یارزانانی یانەکان بەست بوو. ئەمەش زیاتر چێژی بە هاندەران بەخشی. دوای کۆتایی هاتنی خولەکە خەڵات بەسەر یارزانانی تیپی یەکەم و دووەم و باشترینەکان دابەش کرا. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.